جا یاریزانە کوردەکانی خۆمان هیچیان کەمتر نیە لە یاریزانە جیهانیەکان و بە تایبەتی بە خۆشحاڵیەوە لە ئێستاشدا کچانیش شان بەشانی پیاوان لە وەرزشەکاندا بەشدارن بە هەموو جۆرە وەرزشەکانەوە. لە پاڵەوانێتی کاراتی عێراقدا کچە کوردێک توانیوێتی پلەیەکەم بەدەست بهێنێت، هەروەک چۆن ئەوەی کە ئێمە هەمیشاڵێن لەوەی کە کوڕان چۆن ئەتوان پلەیەکەم بەدەست بێنن، لە ئێستادا بە خۆشحاڵی و کچانیش بەشداری لە وەرزشەکانەکەن، بەشداری لە پاڵەوانتەکانەکەن و پلەیەکەم بەدەست ئێهێنن. جا ئەمڕۆ لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ میوانداریمان کردووە، بزانین لە پاڵەوانتەکە چۆن بەشداری کردو و ئەو کەسانی کە لە پاڵەوانتەکە بەشداریان کردووە کێ بوون و لە پلەی چەندیشدا بوون. بە میوانداری زۆر بەڕێز کاکێرش مستەفا ڕاهێنەری یانەی وەرزشی ئەلفرۆدێت و هەروەها خاتوو دیە تەحسین وەکو یاریزانی کاراتی ئەلفرۆدێت. سڵاتان لێبێت و بەخێر بێن. سڵاتان لێبێت. سپاس سلام سپاسایکی زۆر گەرمتان لێکین دەستان سپاس بۆ میوانداری و بۆم دەرفەتە سپاس. قامە سەرەتا لە خاتوو دیەوە دەست پێ بکەم وەکۆی کە پلەیەکەمی بەدەستێناوە لە پاڵەوانتەکەی عێراقدا، بەپاس لە پاڵەوانتەکە بکە بەگشتی چۆن بوو بەشداریت لە پاڵەوانتەکەیان کرد. من بەناوی یانی وەرزشی ئەفرۆدێتەوە توانیم بەشداری ئەم پاڵەوانێتێ بکەم. ئەم پاڵەوانێتێ بۆ هەموو عێراق بووە بۆ کچان، پاڵەوانێکی گەورە بوو حکومەتی عێراق سەرپەرشتیە کرد. من وەکو خۆم توانیم دوو نەتیجەی یەکەمی و نەتیجەیەکی سێمی بەدەست بێن. زۆر باشە، دەستە خۆش بێت، پیرۆز بێت. ئێمە دڵخۆشین کە خانمان بتوانن لە وەرزشە جیاوازەکانە بتوانن ئەو پلانە بەدەست بێن. نەمە بۆ خۆت نییە، ئەمە شانازیەکیشە بۆ ئێمە کە بتوانین لە کۆی ئەو یانانە. کاگەرژێمە دەست خوشیش لە تۆکەین. بەڕێزی پێمان بڵێ پاڵەوانێتێکە چەند یاردەم بەشداری کرد و پاڵەوانێتێکە لە چۆ بەڕێوە چوو و چۆن توانیتانەوە خۆتان ئامادەکەن بۆ ئەم پاڵەوانێتی. بەڵێ ئەم پاڵەوانێتیە یەکێتی ناوەندی کاراتی عێراق سەرپەرشتیە کرد کە سییانە بەشداری کردهبوو. ڕێژێکی زۆر بوو بە بەشداری زیاتر لە 150 یاریزانی کچ. هەڵبەت ڕۆژی دووەمی پاڵەوانتێکە کوڕانیش بوو بۆ پێشکەوتوان، بۆیە پاڵەوانتێکە زۆر قورس بووە لە هۆڵی شێرکۆ فارس لە هۆڵەکەی نادی سلێمانی بوو. زۆر باشە. کاکێرشۆک و ڕاهێنەری یانەی وەرزشی ئەلفرۆدێت و وەکو ڕاهێنەرێک ئاستی کچەکانمان چۆنە؟ بە خۆشحاڵی و کە ئێستا ئێمە کچەکانیشە بینین هەروەکو کوڕەکان بەشداریەکەن لە هەموو جۆرە وەرزشەکاندا بەگشتی و لە پاڵەوانتەکانیشدا. بەڵێ سپاس بخوا بە خۆشحاڵیەوە ئێستا زۆر باشە. ساڵانی پێشوو بۆ شێوازە نەبوو، ینی ڕێژەی کەس بە ژمارە پەنجەکانی دەست بوو، بەڵام ئێستا چکە زیای کردووە بەهۆی ئەوە تۆ ڕێژە زۆرە بەشداری کردووە، منافەساتیش زۆرترە بێ و هەوڵوماندووبوون زیاترە بێ و ئاستی کچەکانیش زۆر زیاتر بەرز بۆتەوە. زۆر باشە. خاتوو دیار لەگەڵەوەی کە لە کۆی ئەو ژمارە زۆرە کچەکە بەشداریان کردهبوو، ئامادەکاریەکانی تۆ لە کێوە دەستت بەڕاهێنان کردووە، خۆ چۆن ئامادە کرد؟ پێمان خۆشە بەمان باس بکەیت. من ماوەی 2 مانگ پێش بتوڵەکە تەمرینم کردو و خۆم بۆ بتوڵی ئامادە کردو بە هەموو یعنی هەموو شانە تەمرینم کرد و تەمرینی باش خۆم بۆ بتوڵێ دام نابوو کە یەکەم بوو. باشە، ئێستا من لێرەوە لەوانەیە زۆربەی خێزانەکان هەبێ. من بەڕاستی دایمە کە ئێوەی خانمانە بینم و کە پلەیشاو بەدەستیان یەکسەڵام دەستخۆشیش بۆ خانەوادەکەتان، چونکە لەبەرەوەی ئەوان پاڵپشتی ئێوەن. تا چەند گرنگە ئەم وەرزشە ئەو کچانی کە حەزیان لێ بیکەن؟ پێمان بڵێ مەترسیەکانی چی؟ ینی کاڵەی بۆ نمونە خاتوو دیە کاراتێکاڵێ نابێت کە چۆن کاراتێ بکە، مەترسی هەیە لەوانەیە وای لێ بێت. هیچ مەترسیشی ئەم جۆرە وەرزشە یاخود پێویستە ڕاهێنانی لەسەر بکەیت و خۆت ڕابێنی؟ یاریەکە ئێمە خۆی بە یاریەکی شەڕەنگێزی ناسراوە، بەڵام وانە یاریەکە کە کۆنتترۆڵی تیا، یاریەکە کە بەرگریت بە هێزەکە و ئەتوانی ئاستێکی ئەگە تەمرینکە ئاستێکی باش لە بتوڵە توانی بەدەستی بێنی. زۆر باشە. کاکێرش ئەمەش هیچمان کەمتر نیە لە وڵاتە جیهانیەکان و لە وڵاتانی تر کە یاریزانی زۆر بەتوانە و لێ هاتوویان هەیە. لە ناوخۆی هەرێمی کوردستانیشا چەندین یاریزانمان ئێمە هەر لە سەدۆی ڕۆژێکی نوێەوە هەمیشە میوانداری لەوە ناکەین کە پلەیەکەمیان بەدەستێناوە لە دەروەوەی هەرێمی کوردستان و لە دەروەوەی عێراقیش. بەڵام تا چەند گرنگە لەوەی کە هەندانێکە بێ بۆ ئەم یاریزانانە گرنگێکی تایبەتیان پێ بدرێت، هەر لە پێشەوەی کە لە پاڵەوانتەکانە بەشداری ئەکەنەوەی کە بتوانن ڕاهێنانی زۆر باش ئەنجام دەن بۆی کە بتوانن لە پاڵەوانتەکانە پلەی یەکەم و پلەی باش بەدەست بهێنن. ڕاستە ئێستا ئێمە پاڵەوانەکانی ئێمە چی کسان و چی کوڕان هیچیان لە ئاستی گیانە کەمتر نییە، بەڵام کەمترەکەی ئێمە چییە؟ دەرفەتیان بۆ ناڕەخسێ پاڵەوانێتیەکان کە من لە ساڵێکا یەک پاڵەوانتی عێراقەکرێت، یانی ئەم یاریزانە چی بکات؟ بە یەک پاڵەوان بگاتە کوێ کە وڵاتان بەم شێوازە نیە، ینی هەموو هەفتەیەک لە وڵاتێکە وە وڵاتێکی وەک ئێران کە دراوسێمانە و نزیکە لێمانەوە هەموو هەفتەیەک پاڵەوانێتێکی تێ ئیترەم یاریزانە پێشەکەوێت چاویەکرێتەوە بەڕووی پاڵەوانتەکانە، بەڵام لە وڵاتی ئێمەیە بۆ شێوازە نیە. بەڕاستی لایانی پەیوەندیدار زۆر کەمتەر خەمن لەو ڕووە، ئەوەش کێشەی بۆ یاریزانەکان دروست کردووە. ئینا ئەگەر پشتگیری بکرێن دڵنیا بن پاڵەوانی زۆر باشمان هەیە ئێمە ئەتوانن خۆیان بسەلمێن لە ئاستی گیانە. باشە،
یانەکەی ئێوە تا چەند پشتگیری ئەکرێەوەی بتوانن ئێوە لە ڕێوەی کە خاتو دیە بەشداریشی پاڵەوانێتێکە بێ پێداویستی هەیە ڕۆژانی ڕاهێنانی پێویستی ئەم کەسە لەوانەیە زۆر جار پێویستی بەوە بێ من باسی ۆژەکەم هاتوچۆی بوێت بتوانێت بێنێتە شوێنی ڕاهێنان لای ئێوەی بەڕێز دوای بگەڕێتەوە پێویستی بە کۆمەڵە جلوبەرجی تایبەتی خۆی هەیە ئەمانە چۆن دابینەکەن ڕاستەکەی وڵا یانەکە باشە ینی بەوش بە پێی توانای خۆی یارمەتیەت بەڵام توانەکانی یانەکەش محدود کراوە لەم ساڵانای خۆرەزانی بۆی ئەم قەیرانی ئابووری و داراییەوە یانەکانیش توانەکانیان محدود کراوە سنووردارە ناتوانێت زۆر پشگیری یاریزام کە بەڵام ئەو توانایی کە هەی بێ و ئەو ئیمکانەتی بێ پشگیری کردوین سوپاس بخۆ زۆر باش زۆر باشە خاتو دیە ئەگەر بۆمان باسکە بزانین لە کێوە دەست کردو بەم وەرزشە چۆن بوو دەست پێ کرد من ماوەی 11 ساڵە ئەم یاری ئەەکەم لە تەمەنی 7 ساڵیەوە تا کۆم تەمەنە حەز و خولیایەکی خۆم بوو پشتگیری خێزانەکەم وای کرد کە بگەم ئەم ئاستە باشە لەگەڵەوەی کە ئەم جۆرە وەرزشە لەوانەیە زۆر جار پێویستی بۆ هەبێت ڕاهێنانی باش بکەیت بەڵام تو ئەم جارە پلەیەکەم بەدەستێنەوە ئەمە نابێتە دەرفەتێک بووی کە تۆ بچیتە بتوڵەی عێراقەوە یاخۆ بچیتە یاریزانە پێشکەوتەکانی عێراق لەوانە بەشداربی بۆ بتۆڵی ئاسیا بێ یاخۆ دەرەوەی عێراق بێت ئەمە نەبووتە دەرفەتێک بۆت ئەگەر دوایش گێرشت وەڵامی پرسیارە باش من هەموو جارە پلەیەکەمین بەدەستێنەوە چ لەسەر ئاستی عێراق بە یاخود دەروی عێراق کە وڵاتی ئێرانەکە ساڵی 2021 بۆ 22 توانیم بچمە ڕیزی هەڵبژاردەی عێراقەوە بەڵام بەداخەوە کەم جارە شەلیان بکچنەیە بەس کوڕانیان بر بۆ پاڵاوانێتەکانی دەرەوە بۆچی؟ نازانم ئاسی کچ بە باش نبینن یاخۆچی ئەویان نازانم نابێت بە باش نبینن چکە توانەکانی زۆر زۆر لەوە زیاترە کاگەرش چ گرفتێک هەیە لە بەردەمیەوەی کە ئەمان نەتوانن هەنگاوی باش ڕاستی گرفت لە وڵاتەیە زۆرە یعنی نەک هەر بووە کەس بۆ کوڕانی ژوا دروست بووە هەوڵەیان کەمترین ڕێژەی کوڕان بەرنەدەرەوە یعنی ساڵانێک هەبووە بۆ نەکچانیشیان بردو بەڵام 2 کەس 3 کەس سێرەکەی 4 کوڕە بن 3 کچە بن لەبەرەوەی نایانەوێت مەسرەفێکی زۆر بخەنە سەر خۆیان ئیتر بەس ئەوەنەیە ئەڵێ بەشداری بکەین و لە کۆڵ خۆیانی بکەنەوە زۆر باشە من ئەگەر هاوکاران یارمەتی مەم حەزەکەم و مەدەلانی خاتوتیە بەدەستێنەوە پیشانیان بێ دەستخۆش ئەمارسێکی ئەم پاڵەوانێتیە ئەمانە هی پلەی یەکەم و دوو یەکەمی سێمیە دوو یەکەمی سێ یەکەمی ئەمەیانی کامیانە ئەو سێمیەکە یار هەمان بتوڵاوە لە کاتایە خۆی ئێمە دوو بەشمان هەیە لە کارەتیە کاتامان هەیە و کۆمیتەمان هەیە ئەوە کاتایە ینی شەڕێکی خەیاڵیە نمایشێکی خۆیەکە ئەو دوانەی کەشیان پلەی یەکەم بووە لە کۆمیتەیەوەی کە دوو کەس بەرامبەرێک دابەزن و نیزالەکە زۆر باشە ئەم دوانەی کەشیان بۆی هاوکارانم باشتر پیشانی بن هەردووشانی پلەی یەکەمیە وەکو یانەی وەرزشی وەکو یانەی وەرزشی ئەفرۆدێت تەنها خاتوتیە بەشداری کردبوو لە پاڵەوانێکە یاخود کچاین دیکەشمان هەبوو کە بەشداریان لە یانەی ئێمەیە بەس ئەم کچە هەبوو بەس دیە هەبوو بەشداری کردبوو ئەویش سواز بەخۆیانی بەتەنیا خۆتانەی بینن نەتیجێکی زۆر باشی هێناوە بەرچاوە زۆر باشە ئێمە هەمیشە لەوەی کاتێک کە بانگی وەرزشوانەکانەکەین لەگە ڕاهێنەرەکانە هەمیشە لەواچە هەندێک جار گلەی ئەویانێ لەوەی کاڵەن کاتێک بۆ پاڵەوانەکان ئاگادار ئەکرێنەوە ئەوەندە کاتێکی کەم ماوە لەوەی کەمە یاریزانەکانمان ناتوانن بە شێوەیەکی زۆر باشخواان ئامادە بکەن بۆ پاڵەوانەکان کە ئەمەشە نەجار هۆکارە بۆ ئەوەی کە نتوانن پلەیەکەم بەدەست بێنن کە بە خۆشحاڵی و زۆربەی کاتیش پلەیەکەمیش بەدەستێن و پلەی زۆر باشیش بەدەست ئەهێنن کەواتە چی بکرێت بۆ ئەوەی کاتێک کە پاڵەوانەکان نەکرێت ئەوە زووتر ئاگادارن بۆی ڕاهێنانەکانی وەرزشوانەکانی زووتر بتوانن ڕاهێنانەکانیان ئەنجام بن بڵێ زۆربەی سال لە هەر وڵاتێکا بێ عادەتەن لە ئەوەڵی ساڵەکەەوە لە سەرەتای ساڵەکەەوە هەموو بەرنامەی ساڵەکە دانێن بۆیە یاریزان ڕوونە لە بەرچاویا چی بکات چی نەکا بۆ کام توڵێ خۆی ئامادەکە بەس لە وڵاتی ئێمە ینی ئەو شتە نییە لە پرسێرەکەی هەفتەیەکی ئەمێنە پێ دەڵێ پاڵەوانتیە بۆیە ئێمە فێری ئەم وەزعبووین خۆزانین لە وڵاتایی ئەبێ فێربی فێری وەزعبووین بۆیە بەردەوام ئێمە لە تەمرینای دانابڕین بۆی بتوانین ئاستی خۆمان بشامی زۆر باشە خاتوتیە بەدەر لەوە خوێندکاری خۆت بەڵێ چۆن کاتەکانی خۆت دابش کردووە من بە شەوا تەمرینەکەم بە شانتەم بەڵێ بەڕۆژیان لە داوامی مەکتەبە ئەمەی ئەم وەرزشەی تۆ پێویستام و کامول کاتێک تەمرین بیاخۆدە و کاتێکم دوڵەت هەیە 2 مانگ پێشۆیتە خۆت ئامادەکەیان ڕۆژانە پێویستی بە ڕاهێنان هەیە ئەبێ بەردەوام لە تەمرین نابی باش تەمرینەکانتان قورسە بەپێی ئاستی خۆمانە هەر خۆت بە تەنیا ڕاهێنانەکەیان خۆت چەند هاوڕێی کەش لەگەڵایە هاوڕێی تریشمان لەگەڵە هاوڕێی کەش لەگەڵایە باش کاگەرش بۆ نمونە ئێستا لەوانەیە زۆربەی خێزانەکان حەزەکەن خاتوودیە 11 ساڵە خەریکە ئەم جۆرە وەرزشە ئەگەر لە تەمەنێکەوە لەگەڵ یا خەریک بی
دەتوانی بە شازێکی باش بۆ قۆناغەکانی تراماتێکی 100% یعنی ئەگەر لە تەمەنێکی بچووکەوە دەست پێ بکەیت زۆر باشە ئەم یاریە ئەم وەرشەیە مەخاستن خەڵک بەغەڵە لێ تێگەشتووە کاڵی کاراتی لەوانێت ترسێکی لێ بنیشێ یا خێزانەکان بڵێن مناڵەکەمان تووشی ڕێن بەس بەعکسەوە ئەوەی هاتۆتە لای ئێمە نەک بڵێم هەڵهۆڵەکەی من بە خۆشحاڵیەوە هەموو یانە وەرشەکان کە کاراتی تێدایە هەر هەمووی بۆ شێوازە ینی پەروەردەکردنی لە پێشەوەیە دەروونێکی ئارام بەم کەسا بەخشێ ئێمە هەتا هەبووە هەنێکات کەسێکاتەوە بۆ لەمان سەر و 45 ساڵ و 50 ساڵ بووە کە ئەم یاری کردووە ساڵێک دو ساڵای ئێمە توێدی پێش وەخت کە ئەم یاریەم نەکردووە من دەروونم مرتاح نەبوو بۆ نمونە لە ڕێگایە شەڕەنگێز بووم نائارام بووم بەڵام ئێستا هیچ کێشەم لەو شتانە نەماوە زۆر ئارامم یعنی هەتاڵێ لەسەر جادە دەستیان شکاردە سرم تووڕە بووم بەس ئێستا احتیادیە بەلامەوە زۆر باشە بۆ بەتاڵبوونەوە هەر بەجددی بەتاڵ دەگات شکات و ئەم شەڕەنگێزی و ئەم جموجوڵی هەو بێ لە ناو هۆڵەکەی سەرفیەکەی ئیتر بۆیە دێتە دەرەوە ئەوەت نامێنێت دەروونێکی زۆر مرتاح و ئارامە دەبێت زۆر باشە کاکێرە جوڵی وەرزشەکە جوڵی وەرزشی کاراتی بۆ کچان و کوڕان جیاوازی هەیە؟ جیاوازی نییە بەڵام ئەکەوێتە سەر ئەو کەسە ئایا خۆی زیاتر بۆ پاڵەوانێتی ئەیکا یا بۆچیکە ئێمە هەر کەسێ دێتە لامان یعنی لە سەرەتاوە ڕاستە وەکو حەزێکی خۆی هاتووە چکە هەر کەس بە حەزنەیات ئەمە پێش ناکەوێت 100% لە هەموو شتێک هەوەیە بەڵام لە دواتر ئیتر بۆی دەرەکەوێت پاڵەوانێتی هەیە و ئەو شتانە ئەوێ بۆ بەدەزێنانی مەدالیا بێ ئیتر ئێمە پرسیاری لەکەین ئایا تۆ بۆ پاڵەوانێتی یاریەکەی یا هەر بۆ جەستەی خۆ بۆ تەندروستی خۆ چکە زۆر کەسێ لەوانێ بڵێ من لە ڕێزەیەوەیان نەماوە پاڵەوانێتی بکەم بەس بۆ تەندروستی خۆمەیکەم ئەوە جۆرێکی کە تەمرینەکە بەڵام بۆ پاڵەوانێتی جۆرێکە تەمرینەکە چکە بۆ پاڵەوانێتی قورسترە تەمرینی زۆر زیاتری ئەوێ و ئەبێ زۆر لە خۆ بەڵام بۆ پاڵەوانتیان بۆ بەریەکەوتنەکان ئەبێت لە هەمان کێشی خوان و لە هەمان ئاستی خوان و تەمەنەکان دیاری کراوە هەم تەمەنەکان وەکو خۆیەتی ینی بەیەکەوە ساڵێک و 2 ساڵ فەرقیانەی ئەو پەڕی تا ئاگاتە سەر و 18 ساڵ بەیتر لە 18 ساڵەوە تا سەرەوە هەموو تەمەنەکان بەیەکەوە بەڵام ئیلا ئەبێ وەزنیاوەکو یەک بێ زۆر باشە خات و دیۆک و دوایین پرسیار بۆ تۆ وەکوی کە ئەم نازناوت بەدەسێنەوە هەوڵەیت کە لە پاڵەوانێتیەکی تراگەر لە دەرەوەی عراق بێت بتوانی خۆتی بۆ ئامادەکەی بەشدار بیت بەڵێ من ئەگەر بم بڕخسێ بە هەموو شێ خۆم ئامادەکەم و لە ئێستاشام هەوڵی تەمرینکردنم کە بتوانم بەشداری وڵاتێکی وڵاتی دەرەوەکەم و تاکو وەکۆم جارش پلەی یەکەم بەدەست بێن هیوادارین کە پاڵپشتێکی باش دەبێت و بتوانن ئێوەش لە ڕێگەی یانەکەتان و لە ڕێگەی ڕایەنەکەتانەوە بتوانن هەوڵی ئەوە بن کە بچنە دەرویانی و ئاستە باشە و توانە باشەمانە بێ لە عێراقا پلەی یەکەمی بەدەستێنە با بتوانین پشتگیری هەبێت کە لە دەروی عراقیش بتوانێت ئەسڵ لە سەد وایە ئێمە چەندین بتوڵە ئێمە ساڵانە لە ئێران بتوڵە زۆرەکەین بە حکمیەوەی تێچوەکەی کەمترە بۆمان چکە نزیکە لە خۆمانەوە ئەنجا چکان مەسرەفیش لەسەر خۆمانە زۆربەی مەسرەف نەک ئێمە هەر یاریزان لە وڵاتی هەمووی وایە ناچارە بێت چکە پاڵەوانتیان کەمن عێراقیش کەمت با دەرەوە ئەگەر لە ساڵێکا جارێک یاریزانەکان بەر ئەویش تهدید کراوە کۆمەڵ یاریزانی کەم بباتە دەرەوە بۆیە ناچار یاریزانەکان پەنا بەنە بەر ئەم بتوڵە نێودەوڵەتیانەی کە ئاکرێ بۆ نەوەکو ئێران ساڵانە لەوانەیە بڵێم 3000-4000 ئێمە سەردانی ئێرانەکەین بۆ پاڵەوانتی نێودەوڵەتی هەیە ئیتر هەیە 20 وڵات بەشداری تیاکایە دەوڵات بەشداری تیاکە ئێمە خۆشبەختانە لەوەیە تا ئێستا بەشداریمان کردوەکو دیە خۆی هەموو جارێ یەکەمی هێناوە بۆیە ئاستی هیچ کەمتر نییە لە وڵاتە دەستان خۆش بێت بەداین لە پاڵەوانتی گەورەیە بوو بینینەوە هیوادار من دای ماڵێ مامیشە ئێوە هیچ توانەکاتان کەمتر نییە لە کوڕان و لە وڵان لە بەرەوەی کە هیوادارین تۆش بتوانی ئاسێکی باشتر پێشکەشکەی من لێرە جارێکتر پیرۆزبایی لە یەکەم پیرۆزبایی لە خانەوادەکە دەکەم دەستخۆشیش لەوانەکەم کە پاڵپشتی تۆن سپاس بۆ تۆش کاگەرشکە و ڕاهێنەرێک کەشتان کە توانیتانە کارێکی زۆر سپاس دەکەم